ئیلهام خوێندکارە و لە بەشە ناوخۆیەکەیدا سەرقاڵی پیشەی درومانی و دیزاینە. ئەو دەڵێت لە منداڵیەوە حەزم لەم پیشەیە و ساڵێکی شاکار بۆ خوێندکاران دەکات. من ناوم ئیلهام محەممەدە، خەڵکی شاری دەرمەنی خانم، لە ئێستا خوێندکاری زانکۆی هەڵەبجەم. لەگەڵ خوێندەکەمە من کارەکەم و کارەکەی من جیاواز لە هەر کارێکی تر ئیشی درومان و دیزاینکردنە ئەوەی کە تا ڕادێک جیاوازی کردوێ من لە بەشە ناوخۆیان میشاکەم. لە تەمەنێکی زۆر مناڵی و من دەستم داوەتە میشا، بەڵام مودەی ساڵێکە بێ ئیشی خوێندکارانی بەشە ناوخۆیەکەم. خوێندکارانی بەشە ناوخۆیەکە دەڵێن هەر جلوبەرگێک کە پێویستمان بێت لە بەشە ناوخۆیەکەوە بۆمان دەدورێت. زۆر باشە بۆ نمونە جاری وایە ئێمە ئۆڤەرێکمانەوە یا شتێکی بەسیتمانەوە ناکرێت لێرە بکەینە بازار، وانە ئەم لێرەیە هەم ئەنی کریتەکسی بۆ ئێمە گەڕانەوەتەوە، هەم زۆر نزیکە ینی بە ماوەیەکی کە مەتوانێت ئەو شتە ئێمانەیە بۆ ماتەواو بکات. ئەوە زۆر سوودی هەیە بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیی. لە ڕێگەی پیشەکەیەوە داهاتێکی دەست دەکەوێت. دەڵێت نرخی درومانەکانیشم لەگەڵ توانای دارایی خوێندکارەکان ڕێخستووە، خوێندنەکەشم پەراوێز نەخستووە. من لە ڕێگەی میشۆ توانیمە تا ڕادێک لە ڕووی مادیەوە پشت بەخۆم بەستم. ڕەنگە ئەوەش نەبێ بکاتە ئاستی خۆبژێوی، بەڵام هەر ئاسانکاریەکە هەم بۆ خۆم هەم بۆ ماڵەوە توانم بڵێم هەم بۆ خوێندکارانی ئێرەش بوو، چونکە من ئەو جلەی لێرەیەکەم ڕەچای ئەوم کردو کە من ئیش بۆ خوێندکارەکەم، یعنی بڕێ پارێکی کەم دەرسێنم لە کاتێکی دەرەوە، ئەمە کاراسانێکە بۆ خوێندکار. بەشە ناوخۆیی کچانی زانکۆی هەڵەبجە لە دەرەوەی سەنتەری هەڵەبجەدایە. ئیدارەی بەشە ناوخۆیەکە هاوکاری ئیلهامیان کردووە تا ئاسانکاری بۆ پێداویستەکانی خوێندکارەکانیان لە شوێنی خۆیانەوە بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.